تاوانی کوشتنی منداڵە کوردەکە تورکیای هەژاندووە. دایکی نارین بە تۆمەتی کوشتنی کچەکەی لە زیندانە. دوای ئەوەی مامی نارین پەیوەندی لەگەڵ براژنەکەی ئاشکرا دەبێت، برازە 9 ساڵانەکەی خۆی دەکوژێت. هەفتەیەکە کوژرانی منداڵێکی کورد لە ئامەدی باکووری کوردستان هەموو تورکیای هەژاندووە. کچە منداڵەکە تەمەنی تەنها 9 ساڵ بوو. دوای 2 هەفتە دیارنەمانی تەرمەکەی دۆزرایەوە. پۆلیس و دەستگا ئەمنیەکانی تورکیا شوێن سەرەداوەکان کەوتن. دەرکەوت کوشتنی منداڵەکە بۆ پەردەبۆشکردنی تاوانێک بووە و کردی بە قوربانی تاوانێکی قێزەون. دەستگا ئەمنیەکانی تورکیا سەرەداوی کوشتنی نارینیان لە دەستگیرکردنی خزمەتکاری ماڵەکەەوە دەستکەوت. کاتێک خزمەتکارەکە بڕی 5,000 دۆلاری لە مامی نارین وەرگرتووە بۆ شاردنەوەی تەرمەکەی. هێشتا ڕوونیە کوژرانی نارین چۆن بووە، بەڵام زانیاریەکانی پۆلیس و خەڵکی ناوچەکە و دانپێدانانی بەشێکی تۆمەتبارەکان دەڵێن کە مامی نارین پەیوەندی لەگەڵ دایکی نارین و براژنێکی تریشی هەبووە. لە کاتی پەیوەندیەکەیاندا نارین بەیەکەوە دەیانبینێت و دوای ئەوە کچە منداڵە دیار نامێنێت تا دوای 2 هەفتە تەرمەکەی دەدۆزرێتەوە. پۆلیس دایکی نارین، مامی، ئامۆژنی، خزمەتکارەکەی و چەند کەسێکی دیکەش دەستگیری کردوون و دەستیان هەبووە لە تاوانەکەدا کە گومان دەکرێت دایکی نارین یەکێک بێت لە بکوژە سەرەکیەکانی منداڵەکە. هەرچۆنێک بێت چیرۆکی کوژرانی نارینی منداڵ تورکیا و میدیا و شەقام و تۆڕە کۆمەڵایەتیەکانی وڵاتەکەی هەژاندووە. ڕۆژگار نەیهێشتنهێنیەکانی مردنی منداڵە کچەکەی ئامەد بچێتە ژێرگڵ و ئێستا گەرمترین باس و خواسی تورکیایە.